ئێمە لە بدایەت 2019 تعین کراین لەسەر راتب 150,000 و نسبە 5%. تقریبا ساڵێ 2 ساڵ ماینەوە لەسەر ئەوە. ئیتر دوای ئەوە تەحویل کراینە عەقد 315. ئەنجا ئێستا ئێمە با بڵێین راتبمان ثابتە، پێشان نسبە بوو. ئێستا داواکارین لە وەزیر کارەبا تەثبیتمان کا وەک عەقدەکان دیکە. یەکەم جار راتبمان وەرنەگرتووە، 4 ساڵ دەوامەکەین، 3 ساڵی خۆبەخش بوو، ساڵێک بووین گرە بەست. لەم گرە بەستەشە لە ناوی چەند شوڕێکی تایە تعجیزیە، زۆر تعجیزیە بۆمانە. 2 مانگجار راتب وەرناگرین، 2 مانگجارێک راتب وەرەگرین، 1 جار تیامان هەیەەوە شادێک بەرزی هەیە، شادی بەکەلۆرەسیە، بەخواینەوەی دیایە دکتۆری تایە، دبلۆمی تایە، موچەکەی 400,000 دینارە. بەخێراتنی کەناڵی پەیامەکەین بۆ ئەم ڕێوڕسمەیە کە ئێمە مۆزەفی عەدادینی کارەبای کەرکووکین، بایکۆتمان ڕاگەیاندۆ بە تاریخی 28 2023. ئێمە ساڵانێکە لە کارەبای کەرکووک دەوام ئەکەین، 4 ساڵی بەبێ راتب بووین، ئوجوری یومی بووین، مانگی 150,000 پێمان بۆ 3 مانگ. لە دوای ئەوە ڕاوەستا هەتاکو تاریخی 1 2022 بووین بە عەقدی ڕسمی لەسەر قەراری مەجلس وزەرای عێراق 315. لە دوای ئەوە ساڵێکمان پێچوو عەقدەکەمان تەواو بوو، کۆتایی پێهات کە ئەکاتە 1 2023. زیاتر لە 62 ڕۆژە راتبمان پاشەکەوتمان بۆ کراوە، راتبمان وەرنەگرتووە تاکو ئێستا. ئێمەش بایکۆتمان ڕاگەیان بەو تاریخە بەو ڕێوڕسمەیە کە بتوانین زەخت لە وەزارەتی کارەبا بکەین بۆی تەثبیتمان کە لەسەر میلاکی دائم بە تەعینی ڕسمی وەکو مۆزەفەکانی دیکە.